با تەلەفۆن بەڕێز دکتۆر عەبدوڵڵەتیف ئەحمەد مامۆستای ئاینی لەگەڵمانای. دکتۆر سوپاس کە لەگەڵمانای. لە ڕووی شەرعەوە زەواجی مسیار، هاوسەرگیری مسیار دروستە یان نا؟ بەڵێ دکتۆر فەرموو گوێمان لێتە. السلام عليكم ورحمة الله. زۆر سپاس. ببوورە بەشک و دووبارەکەیتەوە براکەم پرسیارەکەت. حکمی ئیسلام چیە لەسەر زەواجی مسیار، هاوسەرگیری مسیار دروستە یان نا؟ هاوسەرگیری مسیار برای بەڕێزم ناتوانین بە حکمێکی مطلق بڕیاری لەسەر بدەین کە بڵێن منع بە یەکجاری یاخود دروستە بە یەکجاری. حقیقەتەن بۆ هەندێک حاڵاتی تایبەت، زۆر تایبەت، بۆ هەندێک کەسی تایبەت بەهەرحاڵ لە شەرعدا ڕێگەی پێدەدرێ. یعنی هەموو کەس ناتوانێت بیکە؟ نەخێر. بۆچی؟ چونکە زەواجی مسیار یەکێک لە هەرە زەرەرە گەورەکانی بەزایەدانی ئافرەتە و هەروەها بەزایەدانی منداڵە. پیاوێک دەچێت زەواجی مسیار دەکات لەگەڵ ئافرەتێک، ئەو ئافرەتە ناچارە شوو بکە، بەڵام بە کۆمەڵێک تەنازولاتەوە لە حقوق و مافەکانی خۆی. تەنازول لە حەقی نەفەقە دەکات، تەنازول لە حەقی مەبیت و مانەوەی شەوانەی پیاوەکەی دەکا، تەنازول لە حەقی سەکەن و جێگا و ڕێگای دەکا. لە بەرامبەردا ئەو ئافرەتە کۆمەڵێک مافی خورا و هەروەها پیاوەکەش لەوەی زیاتر ئیستیغلالی بکات و زیاتر یعنی ئەوە بە هەل بزانێ بڵێ ڕازی بووە، زیاتریش زوڵمی لێ بکە. زەرەری دووەمی زەواجی مسیار بۆ مناڵە. ئەو ئافرەتە باشە لەبەر محتاجی خۆی و زەڕوڕەتی خۆی ڕازی بوو زەواجی مسیار بکە، یاخود لەوانەیە جانیبی شەهوەت و ئارەزووی وای لێکردبێت کە ڕازی بێ زەواجی مسیار بکە. باشە کە مناڵیان ببێ، ئەو مناڵە باوکی نابینێت ئیلا لە هەفتەیە سەعاتێک بیبینێت. ئەو مناڵانەی تاوانیان چییە؟ چۆن پەروەردە بن، چۆن یعنی سوود ببینن لە باوک کە باوکی ینی ئەو مافەی کە ژنەکە هی مافی خۆیەتی و لێی خۆشە بێ، ئەگەر منداڵێکی بوو وەکو ژنەکەی مافی نامێنێ ئەو چی بکات؟ طبعاً چونکە ئەو پیاوە عقدی کردووە، ئیتیفاقی کردو، مەرجی لەسەر ئەو ئافرەتە داناوە بۆ نمونە لە هەفتەیەکە من سەعاتێ 2 سەعات دەمەوێت تۆ ببینم یا ڕۆژێ تۆ ببینم و لەوەش خراپتریان کە کردووە. باشە ئەو کاتە مناڵیان بوو چی بکەن؟ ئەو مناڵانە تاوانیان چییە؟ مافی سەکەنیشی نیە مناڵەکە؟ مافی سەکەنیشی نامێنێت، هیچی نامێنێ. بۆ چکە تەنازولی لێ کردووە، ژنەکە دایکی مناڵەکان تەنازولی لێ کردووە. اینجا ئەگەر سەکەنیشیان بۆ تەرتیب کە ئەو باوکە، ئایا مناڵ تەنها پێویستی بە سەکەنی باوکە یا پێویستی بە حەنانی باوکیشە، پێویستی بە تەربیە و پەروەردەی ئەو باوکەشە، پێویستی بە حیفظ و ڕعایەت و چاودێری ئەو باوکەشە؟ بۆیە یعنی دەبێ بۆ حاڵاتی زۆر تایبەت ڕێگا بدرێ، ئەویش بە مەرجێک مەرجەکانی زەواجی ببوورە دکتۆر دەنگە پچڕا. ئەلو دکتۆر یان فەرموو، دەنگت پچڕا و فەرموو. دکتۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵەتیف ئەحمەد مامۆستای ئاینی دیاری کوردستان لەگەڵمانەیە ڕوونکردنەوە دەدا لەسەر هاوسەرگیری مسیار کە بەپێی بەدواداچوونێکی ڕوودا ئێستا بە شێوەیەکی بەرفراوان لە هەرێمی کوردستانە ینی زیادی کردووە. بەپێی ئەو گوتانی کە مامۆستایان ینی لە ڤیتێکا قسەیان کردبوو، دەیانگوت کە لە مەزهەبی حەنەفیە ڕێگەی پێدراوە کە زەواجی مسیار بکرێ. بەڵام دکتۆر عەبدوڵڵەتیف بە پێچەوانی ئەوە گوتی مەرجی هەیە بۆ هەموو کەسێک نابێت هاوسەرگیری مسیار بکە، هەر بەپێی بەدواداچوونەکەی ڕوودا و تاوەکو ئێستا لیژنەی فتووە لە هەرێمی کوردستانە بەڕوونی و بە ئاشکرا هیچ فتوایەکی نەداوە لەسەر هاوسەرگیری مسیار و لە یاساکانی هەرێمی کوردستانیشە هیچ باز نەکراوە. دکتۆر ببوورە پەیوەندێکە پچڕا، باست لە مەرجەکانە کرد کە لە زەواجێکی شەرعیە و ئاساییە هەبێ، ئەوەی کە لە مسیارە چۆنە. بەڵێ تەواوی کەنجە فەرموو بەردەوام بم. بەڵێ فەرموو ببوورە. براکەم وتم لە شەرعدا پێویستە هەر ئافرەتێک مارە بکرێ وەلی ئەمر ڕازی بێت، ئاگادار بێت، ئیزنی لەسەر بێت
بەڵام لەو زەواجە میسیارانەی ئێستا کە دەکرێت و بە تایبەت لە کوردستانی ئێمە کە فێر بوون خۆیان یەکسەر تەقلیدی مەزهبی ئەبوو حەنیفە دەکەن لە مەسائیلی تردا ئەو مامۆستایانەی کە ئێستا زەواجی میسیار بۆ خەڵک دەکەن کە پێی بڵێ کاکە زەکاتەکەت دەبێت بەو شێوازە بێ لە شەرعدا نابێ ئێمە شافعی مەزهبین کە ئەنەما باسی مەزهبی ئەبوو حەنیفەی بۆ بکەی کە ئەنەما لە دین هەڵدەگەڕێتەوە قبوڵی نییە. ئیمامی ئەبوو حەنیفە چی فەرمووە؟ لە مەزهبی ئەبوو حەنیفەدا بەبێ وەلی ئەمر ئیزنی داوە کە زەواجەکە بە شەرعی دابدرێ، بەڵام ئێمە حەدیثی پێغەمبەرمان پێیە عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ أيما امرأة نكحت بغير إذن وليها فنكاحها باطل فنكاحها باطل فنكاحها باطل سيجار. هر آفرتك ببي ولي أمر ما ربكري أو نكاحها أو زواج باطلة سيجار فرموي بۆیە ناکرێ براکەم ئافرەتێکە بەبێ باوک بەبێ براکە وەلی ئەمری بێ بەبێ مام دەچێت لەگەڵ کوڕێک ڕێک دەکەوێت و لەگەڵ پیاوێک ڕێک دەکەوێت کە سوکاری نازانن مامۆستایەک پارەیەکی دەدەنێ دوو شایدی خۆی حاضر واللهی ئافرەتی وا هەبووە تەلەفۆنی کردو توێتی مامۆستا چی بکەم من توش بووم ئەو پیاوەی کە زەواجی میسیارم لەگەڵ کردووە لە شوێنێک بەدزیەوە دەمخاتە سنووقی سیارەکەوە شوقەیەکی گرتووە لە یەکێ لەو شوقانەی باناوی نێنم لە سنووقی سیارەکە دەمبا تا گەراجی ژێر بیناکە لەوێ بە مەسعەد دەچینە سەرەوە بۆ شوقەکەی سەعاتێک و دوایی دەمێنێتەوە فڕێم دەدات. ئەمە کەی مافی ئافرەتە کەی حورمەت و ڕێزە بۆ ئافرەت بیخەیتە سنووقی سیارەوە بۆ شەهوەت و ئارەزووی خۆت. لە ئیسلامدا مەقاسیدی زەواج مەبەستەکانی زەواج زۆر مبارەکن. خوای پەروەردگار دەفەرمێ لیتەسکونوا ئیلەیها هەدەف لە زەواج یەکەمەوەیە کە ئەو ژن و پیاوە بەیەکەوە ببنە لیباسی یەکتر پۆشتەی یەکتر ئارامگەی یەکتر و مەقصەدی دووەمی زەواجیش تزوجوا الولود الودود فإني مكاثر بكم الأمم بۆی مناڵی ساڵحیان بێت کەسانی باشیان لێ دروست بێن ئینشاءالله لە داهاتوودا. مەزهبی شافعی چیاڵە لەسەر زەواجی میسیار؟ دروست نییە ئەگەر مەزهبی شافعی ئەگەر بێت و وەلی ئەمر ڕازی بێت و بە ئیزنی ئەو بێت بە جائزی دەزانێت بۆ هەندێک حاڵاتی تایبەت وتمان یعنی بۆ نمونە پیاوێکە زۆر تاجیرە بازرگانە بەردەوام لە سەفەردایە بۆ وڵاتان بۆ وڵاتێ لە وڵاتەکان بۆ نمونە لەوێ بۆ ئەوەی تووشی حرام نەبێ ئافرەتێکیش هەیە ئەوەندە مواسەفاتی بەرز نییە کە زەواجێکی ئاسایی دەستکەوێ ڕازیە بەوەی کە شوو بەو پیاوە بکات. دەڵێن قەیناکە لەو حاڵەتەدا بۆی هەردووچیان لە گوناح و تاوان بە دوور بن ڕێگەی پێ بدرێ. ئەمما لە کوردستانی خۆمان بکرێتە باو بکرێتە عادەت لەولاشەوە مامۆستایە بێ عقدی زەواجیان بۆ بکە ژنە لەوانەیە هەیە تا ئێستا زەواجی کردووە زەواجی میسیاری کردو تا ئێستا باوکی نازانێت جا ئێستا برای نازانێت هەیە کوڕی هەیە کچی هەیە نازانن بۆ چکە ئەوە ئافرەتا سەعاتێ دوو سەعات دیار نامێنێ لەوە چێسا هەندێک بڵێن ینی بۆ بە پاساوی ئەوەی کە ئینسان لە تاوان ئەپارێزێ براکەم لە تاوان دەیپارێزێ بەڵام وەکو متعەوایە ئەگەر تەنها هەدەف لە زەواج ڕابواردنی جنسی بێت دەڵێن دروستە بەڵام هەدەفی زەواج هەر ئەوە نییە کاکە هەدەفی زەواج لە ئیسلامدا متعە و ڕابواردن نییە بۆیە زەواجی سیغە متعە حرامە دروست نییە زەواج لە ئیسلامدا زۆر شەریفە نابێت جارێ ئەسڵەن موەقەت بێت کاتی بێت ئێستا نەک هەر مسیار پیدا بووە مسیار و مسیافیش پیدا بووە مسیاف چیە بۆ هاوینە بەس بۆ هاوین دەچێتە شوێنێک سەفرەیەک دەکات و بەس لە ئەندازەی هاوینەکە ئەو ژنە دێنێت و دوای تەلاقی دەدا. جا ئەم جۆرە زەواجانە لە ئیسلامدا بەڕاستی پەسەند نین بەڵام لە سنوورێکی زۆر بچووکدا بۆ هەندێک حاڵاتی زەڕور بۆ هەندێک کەس ڕێگەی پێدراوە. ئەمما مامۆستا حەزەکەم مەرجەکان ڕوو بکەیتەوە مامۆستایانیش بێن ئەو جۆرە زەواجە بۆ کێ دروستە بیکە مەرجەکان براکەی من یەکەمیان وەلی ئەمر ڕازی بێ بەبێ وەلی ئەمر نابێت چ کچ بێت چ بێوەژن بێت بەبێ وەلی ئەمر زەواجدا نامەزرێت وەکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی ئەتەیب ئەحەق بنەفسیها لە ئیختیاردا نەک لە تەزویجدا ئافرەتی بێوەژن بۆ هەیە خۆی ئیختیارکە بەڵام دەڵێ باوکە من ڕازیم فڵانە کەس بێتە داخوازیم چی پێ بکەم کاتە وەلی ئەمر دەبێ هەر لەگەڵ وایە فەرموودەشەیە صحیحی ئەلبانی لا نیکاح إلا بوەلی بوەلی باسمان کرد دووهەم مرد دەبێ ئیعلان یاخود شاهد دوو شاهد زەواجی سڕی و دزی نابێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ الفرق بين الزواج والسفاح الإعلان الإشهار جیاوازی نێوان زەواج و زینا فاحیشەکردن ئیعلان کردنە
زەواج شتێکی شەریفە مبارەکە ئیعلان دەکرێت کاکە فڵانە کەس فڵانە کەسی هێنا مامۆستا ئەو کەسانن پێ بڵێ کە ئەتوانن بیکەن وەکو وتم براکەم بۆ نمونە ئافرەتێکە مێردی مردووە ئێستا لە ماڵی باوکی ناتوانێت بچێتە دەرەوە کۆمەڵی مناڵی بەسەرەوەیە یاخود وەلحاصڵ نەخۆشە ناتوانێت ئەو شوێنە جێبێڵێ و شوش بکات مێردی هەبێ باشترە پیاوێکیش بەو مواسەفاتانە ڕازیە دەڵێ باشە من قبولم بەڵام ئیعلانی بکەن وەلی ئەمر ڕازی بێت و زوڵم لە ئافرەتەکە نەکات و هەروەها کە مناڵی لێبوو حەقی کاملی تەواوی باوچێتی مناڵ بدات ئەوە دروستە ئاساییە بەڵام ئەو مەرجانە نەبێت دروست نییە زوڵمە لە ئافرەت زوڵمە لە مناڵ و زوڵمیشە لە شریعەتی ئیسلام دەکرێت بۆچی لیژنەی فتووە ئەمە ڕوون ناکاتەوە بۆ خەڵک بە سەراحەت بڕیار بە فتووا بە ئەمە ئەبێ ئەم پرسیارە لەوان بکرێت براکەم بەس ینی بۆ چوونی من بە گوێرەی دەلیل لەسەرم بابەتە ئەوەیە ناڵین مەمنوعە بالکولیە نە دروستە بەڵام پێویستە ئەو مەرجانی تێدا بێ زەواجێکی معلەن بێ زەواجێک بە ڕضای کەسوکاری ئافرەتەکە بێت و حەقی ئافرەتەکە و حەقی مناڵەکانیشی ضامن بێت و موقەتیش نەبێت کاتی نەبێت ئەمانە هەمووی مەرجە نەک ببێتە ڕابواردن ئافرەتی واهەیە دەڵێت تا ئێستا 15 کردووە هەر مانگەی لای کەسێکە و لێی بێزار بووە بۆ چکە لە محکەمە عەقدەکەی بۆ ناکرێ و ئیعلانیش نەکراوە ئاشکراش نەکراوە و وەلی ئەمریشی ئاگای لێ نییە ئێستا پیاوە متعی خۆی کرد و مانگێک لای بوو تاقەتی لێ نەماوەستا هیچی تری دۆزیوەتەوە تەلاقی دەدا ئەو ئافرەتەش بە دواییکی تردا دەگەڕێ شووی دووەم دەکات سێم دەکات دەیەم دەکات ئەمەکەی یعنی قیمەتمانە بۆ ئافرەت یا بۆ زەواج یا بۆ کۆمەلگا زۆر زەرەرە و ئاکامی خراپ دەبێت سەی کۆتایت بۆ مامۆستایانی ئاینی لیژنەی فتووە محکەمە و یاسا و ئەو کەسانەش بەنیازن ئەو کارە بکەن بە کورتی واللهی من قسەیەکی کوردەواری خۆشێ ئەوە دەکەم بە مامۆستایانیش و بە هەموو خەڵک دەڵێن دینی محەممەد بە ئاشکرا خۆشە کە شتێک حەڵاڵ بێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ البر ما اطمأنت إليه النفس چاکە و حەڵاڵ ئەوەیە دڵت لێی مرتاحە خەڵک پێت بزانێ هیچ مشکلەت نییە بەڵام الإثم ما حاك في صدرك وكرهت أن يطلع عليه الناس حرام ئەوەیە کە لە دڵی خۆت مرتاحنی و حەزیش ناکەی خەڵک بزانێ ئەوە بزانە حرامە بزانە تاوانە مادام ناتەوێت خەڵک بزانێ ناتەوێت ئیعلانیکەی بۆیە مامۆستایانی ئاینی با تەقلیدی لە مەسەلەیەکدا کە 100% مەذهبی ئەبوو حەنیفە نەی پێکاوە دەچن تەقلیدی دەکەنەوە لە شتێکدا کە 100% مەذهبی ئەبوو حەنیفە پێکاوێتی لەوەدا دەڵێن نابێ ئێمە هەڵدەگەڕێنەوە لە دینە گەر بێت و لە مەذهبی شافعی لادەین ئەمە دووفاقەیەتی پێدەوترێ یعنی بۆ نمونە لە مەسەلەی زەکاتی فطر على سبيل المثال لما سليك دستت بردستي خزانت كوي بو شهودنا يكسر ضلن دزنيوجه تشكا مذهبي شافعي باش لما مذهبي ابو حنيفه ده فرمينا كوي كحديثك تأييدي مذهبي ابو حنيفه ده ضلن ناكري ما مذهب لادين اي ما مستجام بوشي بو راب واردنك جنوبياوك ديكن باريك ددنتو بوشي لمذهبي شافعي لادي دبي ابو حنيفه بويا الاخوه بترسن او عاده لكردستان بابلاو نبيتوا وافرتانيش قیمەتی خۆیان بزانن با نەبنە گاڵتەجاری دەستی ئەو پیاوانە کە مانگێک دوو مانگ پێیان ڕابێرن و دوای بەرەڵایان کەن چونکە ئافرەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام وەسفی کردووە بە شوشە ریفقا بالقەواریر ئافرەت کەشکا دوایی چاک نابێتەوە زۆر سپاس بەڕێز دکتۆر عەبدوڵڵەتیف ئەحمەد مامۆستای ئاینی بە تەلەفۆن لەگەڵمان